قازی محەممەد کوڕی قازی عەلی و کوڕەزای میرقاسمی قازیە لە بانەمەڕی لە ساڵی 1279 هەتاوی بەرامبەر بە ساڵی 1993 زاینی لە شاری مەهاباد لەدایک بووە. لە تەمەنی 7 ساڵیدا دەنێردرێتە بەرخوێندن و پاش خوێندنی زمانی فارسی لەگەڵ زانستە جۆراوجۆرەکانی وەک ئاین و فەلسەفە و وێژە و عەرەبی لە بەردەستی مامۆستایانی گەورەی شاری مەهاباددا ئاشنا دەبێت و پلەکانی گەشە بە خێرایی دەبڕێت. هێشتا لاوێکی تازە پێگەشتوو بوو کە شارەزایی تەواوی لە زانستە باوەکانی سەردەمی خۆیدا هەبوو. لە لای کۆمەڵێک مەسیحی کە لە مەهاباد بە مەبەستی پرۆپاگەندەی ئاینی مەسیحی جێگیر بوون فێری زۆربەی زمانە بیانەکان بوو. یەکەم قوتابخانە و نەخۆشخانە و دامەزراوە لە سەردەستی قازی دامەزرا. لە پاش کۆچی دوای باوکی دەبێتە قازی شاری مەهاباد و لە کارەکانیدا زیاتر گرنگی داوە بە کاروباری خوێندن و فێربوون و هەندانی خەڵک بۆ لای زانست. ساڵی 1941 دەبێتە بەرپرسی ئیداری فەرهەنگ و ئەوقافی شاری مەهاباد و هەر لە ماوەی بەرپرسیارەتیدا یەکەم قوتابخانە بۆ کچان دادەمەزرێت. پێشەوە قازی بە ناوی نهێنی دەبێتە ئەندامی کۆمەڵی ژێکاف و پاشان هەر بە پێشنیاری پێشەوە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەسەر بنەما تەشکیلاتیەکانی ئەو کۆمەڵەیە لە ڕێکەوتی 25 گەراوێژی ساڵی 1324 هەتاوی لەلایەن پێشەوە قازی محەممەدەوە دادەمەزرێت و لە یەکەم کۆنگرێ حیزب بەرنامەی پێشنیارکراوی قازی پەسەند دەبێ و خۆشی وەک ڕێبەری حیزب هەڵدەبژێردرێت. پاشان لە ڕێکەوتی دوو ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی یەکەم کۆماری دیموکراتی کوردستان لەسەر دەستی لە مەیدانی چوارچرای مەهاباد بە هەڵکردنی ئاڵای کوردستان ڕاگەندرا کە دەبێت بەسەر و کۆمار. بە بانگێشتێکی فەرمی وەک سەرۆکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بۆ جاری دووەم لەگەڵ هەیئەتێکی ڕێبەرایەتی حیزب بۆ کاری سیاسی سەردانی باکۆ دەکات و داوا لە لێپرسراوانی یەکیتی سۆڤێت دەکات پاڵپشتی کۆماری کوردستان و گەلی کوردن. لە کۆماری کوردستاندا گرنگی زۆری بە توێژە جۆراوجۆرەکانی کۆمەلگای ژێردەسەڵاتی کۆمار داوە. بۆ نمونە ژنوکچی خۆی بۆ ڕاکێشانی توێژی ژنان بۆ نێو کاری سیاسی کۆمەڵایەتی هانداوە. پاش ئەوەی هەست بە مترسی هێرشی ڕژێمی ناوەندی بۆ سەر تاران دەکات لە ڕێکەوتی چواردەی سەرماوەرزی ساڵی 1325 هەتاوی شورای شەڕ پێک دێنێت بە بەشداری دەکەس و بە سەرۆکاتی خۆی. بەهۆی ئاشبەتاڵی هەندێک لە سەرۆک عاشیرەتەکانی کوردستان بڕیاری بربەرەکانە نەکردن لەگەڵ دەوڵەتی مەرکەزی لەلایەن پێشەوە قازیەوە دەرکرا. لە ڕێکەوتی 26 سەرماوەرزی ساڵی 1325 هەتاوی کۆتایی بە تەمەنی کۆماری کوردستان هاتوو. پاش چەند ڕۆژ لە کۆبوونەوەی ڕێبەرانی حیزبی دیموکرات و کۆماری کوردستان لەگەڵ سەرتیب هۆمایۆنی لە شارەداری شاری مەهاباد 28 کەس دەست بەسەرکران کە لەسەر و هەمویانەوە پێشەوە قازی محەممەد بوو. لە بەرەبەیانی دێ خاکەلێوەی ساڵی 1326 هەتاوی بەرامبەر 30 مارسی 1947 زاینی پێشەوە قازی لەگەڵ حەمە حوسێن خانی سەیفی قازی کە دەکاتە ئامۆزای پێشەوە و ئەبولقازمی سەدری قازی کە دەکاتە برای پێشەوە بە دوای ئەوەی حکومدران لە دوو دادگای نایاسایی و فەرمایشیدا بەدەستی دوژمنانی گەلی کورد و لە چوارچرای شاری مەهاباد لە سێدارە دران و شەید کران. وەکو دەگێڕنەوە هەڵسوکەوتی قازی کاتی لە سێدارە دران وەک چیرۆک و ئەفسانی لێهاتووە. قازی لە پێشدا داوا دەکات کە تیربارانی بکەن چونکە لە سێدارەدان دەستورێکی ئاینی نییە بەڵام ڕێگەی پێنادەن. پاشان وەسیەتنامەیەک دەنووسێت کە جێگەی سەرنجە هەم لەباری کۆمەڵایەتی و سیاسیەوە. قازی ئەو مردنەی بە سەرکەوتن دەزانی و هەر بۆیە بە حەوت هەنگا و ڕێگای بۆ لای سێدارەکە پێوە. لە پای سێدارە ڕێگەی نەدا چای ببەستن و گوتی حەز دەکەم لە کۆتایەکانی چرکەی ژیانیشمدا بە سەربازی و چاوی کراوەوە لە نیشتیمانی خۆشەویستم بڕوان. دواتر ڕوو لە خوێنمژانی گەل دەکات و دەڵێ ئێوە قازی محەممەدێک دەکوژن بەڵام بزانن لە هەر تنۆکە خوێنێکی من قازی محەممەدێکی دیکە شین دەبێتەوە. داوا لەگەلی کورد دەکەم خەباتی خۆی لە پێناو ڕزگاری کوردستاندا پەک نەخات بژی کورد و کوردستان. تەرمیە و شەیدانە هەر ئەو ڕۆژە لەسەر شان و پیلی خەڵکی بە شەرەفی مەهاباد لا گۆڕستانی مەلاجامی بە خاکی نیشتیمانەکان سپێردران و شوێنی گۆڕەکان ئێستاش لەژێر چاودێریدایە. پێشەوا قازی محەممەد لە وەسیەتنامەکەیدا پاش خۆی هەر بە هەمان گڕوتینی نەتەوەیانە و شۆڕژگێڕانەوە دەنووسێت و دەڵێت ئەی نەتەوەی زۆر لێکرا و بێبەش و چەوساوەی کورد. برایانی بەڕێز لە دوایین ساتەکانی ژیاندا بابەتگەلێکتان وەک ئامۆژگاری پێدەڵێن. بۆ ڕەزامەندی خوددا دەست لە دوژمنی یەکتر هەڵگرن یەک بگرن و بۆ پشتیوانی لە یەکتر هەنگاو بنێن لە بەرامبەر دوژمندا ڕاوەستن. خۆتان بە نرخێکی کەم بە دوژمنەکان مەفرۆشن. دوژمن تەنیا گەیشتن بە قەزانجەکانی ئێوەی دەوێت
پاش ئەوە ئیتر زیاتر لە تڵپەیەک نین. دوژمنانی نەتەوەی کورد زۆرن، زۆردارن، نامەرد و بێویژدانن. ڕازی سەرکەوتنی هەر نەتەوەیەک یەکێتی و پێکەوە بوونە. ئازادی نەتەوەیەک پێویستی بە پشتیوانی گشت نەتەوەیەکە. نەتەوەی یەک نەگرتوو هەمیشە لەژێر دەسەڵاتدایە. ئێوەی نەتەوەی کورد هیچ شتێکتان لە نەتەوەکانی دیکە کەم نییە. بە پێچەوانەشەوە پیاوەتی و غیرەت و ئازایەتی ئێوە فرە زۆرترە. ئەو نەتەوانەی لە بەندی دیلی ڕزگاریان بوو یەکگرتوو بوون. ئێوەش دەتوانن بە یەکگرتووی و هاوپەیوەندی زنجیرەی دیلێتی بپشڕێنن. ئیرەیی و خیانەت و خۆفرۆشی وەلانێن. ئیتر فریوی دوژمنان مەخۆن. دوژمنی نەتەوەی کورد لە هەر تاقم و گروپ و ڕنگ و ڕەگەزێک هەر دوژمنە. بێبەزەی و بێویژدانە. ئێوە لە گیان یەک بەردەدا تا بە قازانجەکانی خۆی بگا. بە کۆمەڵێ بەڵێنی درۆ ئێوە دەخەڵەتێنێ. لە ڕێگەی خودا و بۆ ڕەزامەندی خودا پشت یەکتر چۆڵ مەکەن و یەکگرتوو بن. دڵنیا بن ئەگەر دوژمن هەنگوینتان پێ بدا تێکەڵ بە ژەهرە. فریوی سوێندە درۆزنەکانی مەخۆن. ئەگەر 1000 جار سوێند بخۆن دووبارە هیچ ئامانجێکیان جیا لە نێوبردننی ئێوە نییە. لە دوایین کاتژمێرەکانی ژیانمدا خودا بەشایەتی دەگرم کە لە ڕێگای ئازادی و بەختەوەری ئێوەدا گیان و ماڵی خۆم بەخت کرد و لە هیچ هەوڵێک کۆتاییم نەکرد. لەلای ئەمانە کوردبوونی ئێوە تاوانە. سەر و گیان و ماڵ و شەرەفی ئێوە لەلایەن حەڵاڵە. ئەوان چونکە لە گۆڕەپانی شەردان ناتوانن بەرامبەر ئێوەدا ڕاوەستن هەمیشە هەنا بۆ فێڵ و تەڵەکە دەبن. شاو دەست و پەیوەندەکانی جاران پەیامیان نارد کە بۆ و توێژ ئامادەن و مەیلی خوێنڕشتنیان نییە. بەڵام من دەمزانی ئەوان ڕاز ناکەن و ئەگەر خیانەت و خۆفرۆشی و فری و خواردووی هەندێک لە سەرۆک عەشیرەتەکان نەبوایە کۆمار هیچ کات شکستی نەدەخوارد. وەسیەت دەکەم منداڵەکانتان فێری عیلم بکەن. نەتەوەی ئێمە هیچ شتێکی لە نەتەوەکانی تری جیان کەم نییە جگە لە زانست و زانیاری. فێری زانست بن تا لە کاروانی مرۆڤایەتی دوانەکەون. زانست چەکی لە نێوبردننی دوژمنانە. دڵنیا بن ئەگەر بە دوو چەکی یەکێتی و زانست پۆشتە ببن دوژمنان کارێکیان بۆ ناچێتە پێش. ئێوە نابێ بە مردنی من و براکان و ئامۆزاکانم ترس بچێتە دڵتانەوە. هێشتا قارەمانگەلێکی زۆر دەبێت جانفیدا بکەن تا داری ئازادی کوردستان بگاتە بەتام. دڵنیام پاش ئێمە قارەمانگەلێکی دیکە هەن کە فری بخۆن. بەڵام هیوادارم مەرجی ئێمە ببێتە دەرسی عیبرەت بۆ سەرجەم خەبات جێڕانی ئازادی کوردستان. وەسێتێکی دیکەم بۆ دڵسۆزانی نەتەوەی کورد ئەوەیە لە خودای گەورە داوای ئازادی نەتەوەی خۆتان بکەن. پاشان لە خۆتان بپرسن من بۆ سەر نەکەوتم. لە وەڵامدا دەبێ بڵێم بە خودا سەرکەوتوی و ڕاستەقینە منم. چ نیعمەتێک لەوە سەرترە کە سەر و ماڵ و ژیانم لە ڕێگای نەتەوە نیشتیمانمدا بەخت بکەم. باوەڕکەن من جاران داوام لە خودا کردووە ئەگەر بمرم بە شێوەیە گیانە دەست بدەم کە بە ڕوومەتی سوورەوە لە لای خودا و پێغەمبەر و نەتەوەکەمدا ئامادە بم. وەها مردنێک کە سەرکەوتنی ڕاستەقینە بێت. هیچ کەسێک مافی ئیرەی و بەخیلی نییە. هەموو لە ماڵی خۆیاندا ئازادن. هەرچی لە دەستان دێ بۆ ئازادی کورد کۆتایی مەکەن. ئیتر نابێت لەسەر ڕێگای ئەو کەسانەدا ڕاوەستن کە بەرپرسایەتی دەگرنە ئەستۆ. لە بەرخستنە ڕێگا دەست هەڵگرن و ئەرکەکانتان بە باشترین شێوە بەڕێوە ببن. ئەگەر من بەرپرسایەتیم و ئەستۆ نەگرت بە ئێستا لە پای چوارچێوەی داردا نەبووم و لە لای بنەماڵەکەم ڕۆژەکانم دەبردە سەر. بەڵام ئەرکی من بەرزترین ئامانجم بوو تا پێی گەییم و ڕاوەستە. بە هیوای خواوەندی گەورە لە ئاکامدا بەسەر دوژمناندا سەر دەکەون. لە کۆتاییدا هیوادارم وتەکانم وەرگرن. خواوەند ئێوە بەسەر دوژمناندا سەر بخات. قازی محەممەد خزمەتگوزاری نەتەوە و نیشتیمان. کاری دەستگای خێرخوازی کەریمی عالەکە بە سپۆنسەری دکتۆر تەها ڕەسوول. تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن قنگە نەژەرگولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بەچەق.